ئەزیزانم سڵاوتان لەبێت بۆ پرۆگرامی ئەمڕۆژ هاتوونەتە کلینیکی دکتۆر ئاماج. دەمانەوێت باس لە گرێ ڕەحم بکەین، باس لەو حاڵەتانە بکەین چ کاتێک گرێ ڕەحم دەگۆڕێت بۆ گرێی شێرپەنجەیی. میوانداری دکتۆرە ئاماج ڕەحیم زەنگێنمان کردووە بە خۆشحاڵیەوە. دکتۆریگیان باشە؟ زۆر سپاس. تەندروستی تۆ چۆنە؟ سپاس دەکەین. زۆر سپاس. دکتۆریگیان سەرەتا دەمانەوێت باسی گرێ ڕەحمان بۆ بکەیت. گرێ ڕەحم چییە؟ گرێ ڕەحم چەند نەوعێکی هەیە کە ئەبێت و لەکوێ شایە دروستێ بێت. ڕەحم خۆی وەکو بە بڵێن هەرمەیەکە گەورە، هەرمەیەک دەرەوەی هەیە، ناو گۆشتەکەی هەیە، ناوکەکەشی هەیە. ناوکەکی ژوورەوە ئەوە ناوپۆشی ڕەحمەکە لە خانمە هەیە، هەرەو ناپۆشەشە کە ئەبێ بە عادە و هەر ئەو ناپۆشەشە کە مناڵ لەوێ ئەڕوێ و ئەبێ بە مناڵ. ئەوی تری کە گۆشتینەکەیەتی ئەو گۆشتەکەی ڕەحمێتی و ئەوی تریشی دیوی دەرەوەیەتی قەپاقەکەی ئەخیرە. بەو شێوەیە پێ ئەڵێن سب میوکەس ئەی ناو ڕەحمە، ئینترەمیورەڵ یعنی ناو گۆشتەکەیەتی، سەبسی ڕۆزەڵ ئەو کەی دەرەوەیەتی. ئەنجا گرێەکان هەم لە وەخت و هەم لە قەبارە و لە شوێنەکەی و ئەو مزعفاتانی کە دروستێکە جیاوازە. بەبێنە سەر یەکەم ئەو گرانی کە لە ناوپۆشی ڕەحم دروستە بیان لەکوێ لە شوێنی عادەکە، لە شوێنی مناڵەکە، ئەو گریانە زۆر خۆی زوو پیشان ئەیە. یعنی بە زیاگۆشتێک بە یا گرێکی بچووک بێ، یعنی نەگا بە سانتیمێ دوو خۆی پیشان ئەیە چۆن عادەکە زیاکە، یعنی عادەکە کە بە دقت زیاتر خانوەکەی سەر هەستی پێ هۆکارێکی ئاشکرایە بۆ ئەوەی کە زوو پێ ئەزانێ خانمەکە زوو هەوڵ ئەیە ئەبێ لە عادەڕە ناوەستەیە پاک نابێتەوە یان بە کوڵی زۆر ئەبینێ ئەبێ بەهۆی ئەوەی کە خوێنی دا ئەبەزێت. لەو حاڵەتانە مراجعەکە لە ڕێسۆنەر دەرەکەوێ، بازەجار لە سۆرنیشە دەرناکەوێ، ناوپۆشی ڕەحمی زۆر ئەستورە بێ، بەوە ئێمە ئەتوانین بزانین عیلاجەکەشی بازێکی بە عیلاجەکرێ و ئەگە بزانین گرێشە و گرێکەشی فایبرۆید یان وەکو ماسوولکەی یان نەک زیاگۆشتە، ئەوە بەتەئکید 100% دەبێ بە ئامێری ناوزۆری ناو ڕەحم بچین و بۆیدا تاشین و بێنە دەرێ. بازێکی زیاگۆشتە ینی زۆر قەبارەی گەورە نیە، تەنانەت قەبارەشی گەورە بێ هەمان شت بە جیهازی هیستۆسکۆپی. خۆشبەختانە ئێستا بە دروستبوونی جیهازی هیستۆسکۆپی و زۆربوونیشی لە کوردستانە، یعنی ئێمە پێویست ناکە ئەو خانمە لەبەر ئەوەی گرێکە لە ناو جەرگەی مناڵیایەتی بین ڕەحمەکەی بکەین بە دوو کەرتەوە کو سێوێ. ئێمە چینە ژوورەوە ئەچینە ژوورە لە شوێنی خۆی دەری هینووی نەدەرێت واتەوە کوڕ بەکارێنانی نازۆر نازۆرە نازۆری ڕەحمی پیاڵە هیستۆسکۆپی. یعنی تەنانەت ئێمە ئەو نازۆرە لە کچیشا کردومانە کە خانمێکە ئەمریشی گەورەیە، پردەی کچێنیشی هەیە، بەس وامان کردووە ئەو جیهازە بەناو پردەکەشا ئەڕوات بە بێوەی عەزێتی بە لەسەرەوە قرتانومان و لێما کردووی ناومانەتە دەرێ. ئەوە لە کچە ئەو لەو نەوعانە کە بە عیلاج کرێ بازێکی بەوە بە عیلاجی هۆرمۆنات چاکە بێ، بەس ئەو خانمانە بێ بەهۆی ئەوەی نەزیفیان و مناڵیشیان نابێت زۆر بەیان یەکێک لە سەبەبەکانە ینی کە مناڵیان نابێت و بەعزە جارێ بێ بەهۆی ئەوەی کە گرێەکانی زۆر بێ لای ئەبێت بێ بەهۆی گیرانی ڕەحمەکە احتیمالە تر بە یەکجاری نەتوانێت مناڵی ببێت. واتە ئەو نیشانە خراپانەیە کە دوای ئەنجامدانی نازۆرەکە دەرەکەوێت دوای ئەنجامدانی نازۆرەکە دەرەکەوێت کە تا چەند ئەم خانمە باشە بۆی کە مناڵی بێتەوە جارێکی تر. دکتۆر هۆکارەکانی دروستبوونی ئەم گرەیە چییە؟ هیچ گرەیەک هۆکارێکی تایبەتی نییە، بازێکی هۆرمۆنیە ئەوەی کە باسی ئەەکەم کە زیاگۆشتی پێڵێن کە زۆر ناوپۆشی ڕەحم زۆر بە سەریعی خۆی تازە ئەکاتەوە فریان ناکەوێ ئەیکا بە بڵقێک زیاگۆشتێکێت، ئەوانەش عیلاجیشیان بە هۆرمۆنیە تا 3 بۆ 6 مانگ عیلاجکەن باشە بێ. ئەو ئەفوان ئەوەی کە لە دەرەوەیتی کەوتمە ناو گۆشتەکەیەتی ئەوە قەبارەکانی جیاوازە زۆر گەورە ئەبێ، یعنی ئەوە بازێکی گاتە 10 سانتیم، بازێکی بەکە کاڵێکێک و بەختە شوتێکی لێت، ئەوانە زۆر گەورە ئەبن لە ناو گۆشتەکەیە. ئەو خانمە زۆر بە دەگمەن بازە جارێ ئەگەر خۆی سۆنەر نەکا بە متابعە هەر نازانێ هێتی بە تایبەتی کچ ئەو جانەی کە زۆر درنگشوو ئەکەن، یعنی بێ ئەمریانەکاتە 50 ساڵ ئاماژە بۆ هۆکارەکە زیادبوونی تەمەن ئەبێت زیادبوونی تەمەن. زیادبوونی تەمەنێکێکە لە هۆیەکان کە دروستبوونی ئەو گریانە جەو گریانە قەبارەی ئەوەنە گەورە بێ، تەنانەت ئەو کچەکەی تەلامان سۆن ئەیبینین ئێمە جارێ بەدەست ئەیبینین بەقدر حەملێکی 6 مانگە
ئەڵێن تۆ خۆ زائیفی بازیکان زۆر زائیفیشن تۆ هەستە نەکردووە شتێکی ڕق لە سکتایە بازیکەڵوان نەمزانەوە بزانیوە خۆڵەمە یا زیاد بۆ یا کێشێتی یاری خۆڵەکانێتی وا گەورە بووە لەبەرەوە زۆری ڕینگە ژم بێ کچ بێ لە تەمەنی دوای عادەوە هەتاکو دەمەوێت کە عادیلی ئەوەستێتەوە لە 50 ساڵی بێ لە 45 بێ ئەوە تکایان لێک هیچ نەبێ ساڵی جارە سۆنەرکا کچ بۆیە بزانین لە بۆچکە ئەگەر قەباری بچووک بێ دەرهێنانی ئاسانە و تەسیل لە ڕەحمەکە ناکە بەس تۆ لەکوێ گرەیەک دەرهێنی بەقەدەر سێوێ یا بەقەدەر شووتێکی گەورە تۆ نیوەی ڕەحمەکەی لەگەڵ ڕوا زۆر جار وا بووە یەکێکیش نەبووە 20 هەبووە 30 هەبووە من خۆم 43 گرێم دەرهێناوە لە خانم کێشە شووی نەکردو لە یەک خانم لێخە 43 گرێ لەناو ڕەحمیە یعنی زۆرە تۆ چی ئەمێنێتەوە لە ڕەحمەکە ڕەحمەکە پێ وەکوتمان ئاماژەمەکە بەقدر هەرمەیەکی بچووکە پێکمانەوەکو خۆش و تێمە زیانێکی زۆر بە ڕەحمەگەینێت چۆن بڵێ بەگەینێت بۆ خانمانەکە زیابێ ئەحمە لە بۆڕەکانی ڕەحمی بگیرێت دوای نەتوانێت مناڵی ببێت ئەمە ئەو نوعان بازێکی هەیە لە سەبسی ڕۆزەڵ یعنی لە دەرەوە بڵقی کردووە وانە ئاسانن زۆر کێشمان بۆ دروست ناکە قەبارەکەی هەچەنێک بێتوانێت لا ببرێ یعنی با بڵین ئەوە هی لەسەری ڕاست و چکوڵی هەیە هەر لێەوە ئێبڕین و مشکلی بەس خەتەرەکەی ئەوەی ناو پۆشی ڕەحمە دووهەمی ئەوەی کە ناو گۆشتەکەیە سێهەمی ئەوەی کە لە دەرەوەی ئەوەی دەرەوە زۆر مەترسی نیە یەک مەترسی زۆری هەیە ئەوەی ئەگەر زۆر گەورە بێ ئەوەی کە پێوی نووسەوە باریک بێ بخولێتەوە اینجا ئەگەر خولایەوە خوێنی بۆ ناچێ بێ بەگەنگرین ئازارێکی یەکجار زۆری بۆ دروستەکە ئەوە بێ بەهۆی ئەوەی کە خەتەر بێ و بە حاڵەتی خێرا ئەبێسکی بکەینەوانێ بەڵێ دکتۆر ئەو فاکتەرانی کە گرێ ڕەحم کەم دەکەنەوە خانمە چۆن ئاگایان لە خۆیان بێت بۆ ئەوی تووشی ئەم حاڵەتە نەبێت کە ئێمە زۆر ئاهینی پێ ئەەکەین ئەو خانمانە هەتا تەمەنی 25 ساڵە بێ شوو بکەن یانەوە باشترە کە شوو بکە و مناڵی ببێ ئەو وەختە ئەو هۆرمۆنانە و ئەو مناڵبوونەوە ئەو حەملەکە ڕەحمەکە ئەکشێت و ئێتەوە جێگای خۆی کەمتر تووشیانە بێت دەوتێت ئەو خانمانی کە مناڵیان زیاترە زیاتر حەملیان دەبێت درەنگتر تووشی ئەو حاڵەتە باشترن و بازێکی هەیەی ناتوان بڵێم خانمی مناڵی ببێتەوە تازە تووشی گرێ نابێت بە زۆر کەمترە لە خانمێک هیچ مناڵی نەبوو بێت ئەوە زۆر گرنگە ئەوانی دژی کە پەیوەندی بە عادەوەیە ئەبێ زوو کە هەستی کە عادەکەی باش نییە یان گۆڕانکاری بەسەرایەت ئەوە ئەبێ زووتر مراجعەکە احتیمالە گرەکەی کە ناو ڕەحمەتی ئەمنە قەبارەکەی گەورە بێ مەجبور بین ڕەحمی دەربێنین لەبەرەوە ینی چون بۆ لای دکتۆر و متابع و 6 مانگ جارێ یا ساڵی جارێ بە تایبەتی بۆ کچان سۆنەرکردن زۆر گرنگە بەڵێ دکتۆر ئەو چارەسەرانی کە ئێوە دەیگرنە بەر بۆ خانمێک کە گرێ ڕەحمی هەیە ئێوە چ ڕێگایەک دەکردنە بەر و ئایا دەوترێت دەرهێنانی منداڵدانی خانمەکە کاتێکە خۆی لە ڕسە ڕەزامەندی خۆی ئێوە منداڵدانی بۆ دەردەهێنن ئەمە تا چەند ڕێگەیەکی یەکێکە لە ڕێگە باشەکان بۆ ئەوەی نەجاتی بێت لە گرێ ڕەحم ئێمە ئەبێ بکە باسێکین ئەو گرەی کە دەریهێنین ئەوەی کە خۆمەلی ئەزین سەتانەوەتی باشە پاکە بەعزێکی ئێمە هەموو گرەیەک قەباری گرێکە هەچەنێک بێ یعنی بیگرە لە میلیمەوە هەتاکو چەند سانتیم چەند گەورەش بێ بێ بنێرێ بۆ زەرع چکە شتێکە نامۆیە بێ بنێرێ بۆ زەرع زۆر ینی ناڵن بە زۆری بە دەگمەن ئەو گرێ لووە ئەبێ با سەرەتانی کە دەرهێنێنە بینی سەرەتانە جا ئەو سەرەتانی گرەیە بەڕاستی خەتەرە لەو سەرەتانە خراپەکانە پێڵەن سارکۆمە کە لە هیماسولکەیە ئەوانەیە کە زۆر بە زۆری گوێزرێتەوە بۆ ئێسقان بۆ فەقارات ئەوانە لەبەرەوە هەموو گرەیەک ئێمە بەڕێی ئێمە هەموو گرەیەک بێ دەربێ هەموو خانمێک کە ویستی حەملی هەبێ و گرێکی تەنات بۆ بلوریش بۆ خانمێ بە تەمای بلوری بێ من سەیری کەم گرێکەی لە 3 سانتیم بەرەو سەرێ بێ 100 ئەبێ و گرەی بۆ لابرم چۆ تەسیل لە نەجاحەتی بلورێک کاکە بۆ خانمێکی تر کە هەر بیۆ مناڵیشی هەبوو بێ قەبارەکەی ئەگەر گەورەتر بێ ئەبێ زووتر دەربێت بەڵێ دکتۆرە کەم ڕێگای باشترین ڕێگەیە بۆ نەمانی گرێ ڕەحم لە خانماندا ئەو ڕێگایانێک ئێوە دێگرنە بەر دەرهێنانی باشتر دەرهێنانی گرێکە بزمن خانمێ بگاتە عمرێکی گەورە تەنها دەگەر کچیش بێ من کچمە بۆ 50 ساڵی و توێتی شو ناکەم هەتاکو شوش بکات ئەگەر گیرەکانی ئەمەنە زۆر بوو تەسیری کرد و نەزیفی کرد باشترین ڕێگا چارەسەر بۆ ئێمە دەرهێنانی ڕەحمەکەیە نەجاتی ئەبێ لەوانە یا دەرهێنانی گرێکە خۆی ئەمرێتەکەی ئاسانە ئەمرێتێکی زەحمەت نییە
و قەبارەیەکە زۆر گەورە بێ بەناڵزۆر دەرنایە لەسکەوە بەناڵزۆر لە ڕەحم دەریە بەس لەسکەوە ناتوانین بەناڵزۆر دەری بێنین. بەڵێ دکتۆرە کاتێکە دەستنیشانی گرێ ڕەحم دەکەن لە خانمەکەدا کەم ڕێگایان باشترین ڕێگەیە بۆ دەستنیشانی ئەو جۆرە نەخۆشە بکەن لە خانمە. یەکەم شت سۆنەر و وەزعی نەخۆشەکە کە خۆی بۆمان باسەکات. بەڵێ دکتۆرە کاتێکە گرێ ڕەحم دەگۆڕێ بۆ گرێی شێرپەنجەی ئەمە لە چ حاڵەتێکدایە بۆمان باس بکەیت کاتێک ئەم گرێ دەگۆڕێ بۆ شێرپەنجەی تا چەند مەترسیدارە خانمان تا چەند پێویستە هۆشیار بن لەم بارەیەوە. کەس نازانێت کامە بێت و کامە نەبێت شتێکی سەرەتان معلوم نییە تەنانەت سەرەتان دروستیش ئەبێت کە دەری هێنێ هەستەکەی سەرەتانە هیچ نیشانێکی هەیە هیچ نیشانەی نییە بەسەر و نیشانانەیە کە بە ئام باسەکرێ من خانمم هەبووە عمری 20 ساڵ بووە کە هاتوو بوو مناڵ دوای سێرما کردو گرێکی لە ناو ڕەحمی هەیە مەجبور بووین بگرێکە لابەرین شوێنەکەشی ناو جەرگەی بووە کە لەمان بەردە شێرپەنجە بووە لەبەرەوە ئەبێ هەموو خانمی هەموو شتێک لە گیانی خانم بێتە دەرێ بە تایبەتی گرێ بنێرێ بۆ زەرع کە زەرعەکە پاک بوو تەواو مەترسی منێ و نازای کێ ئەیگوێزێتەوە بۆ کوێ ئەیگوێزێتەوە تەواو پێ وەکو باسیشم کرد شێرپەنجەی گرێ بڵێن سەرکۆمە ئەوە خەتەرە یعنی ئەوە لە نەوع خەتەرەکانە لە ڕەحمە تەنانەت بەس سەرەتانی ناوپۆشی ڕەحم بۆ خەتەریاتە نییە ئەوەی کە گرێکە خەتەرە. بەڵێ دکتۆرە دەوترێت نیشانەکانی شێرپەنجەی ڕەحم کاتێک کە گرێەکە دەگۆڕێ بۆ گرێی شێرپەنجەی نیشانەکانی نزیکە لە شێرپەنجەی کۆڵۆن ئەمە تا چەند نیشانەکانی لەیەک ناتوانانی بڵێ ئەگەر ئەم زۆر بە شێوازێکی زۆر نەڕۆشتی بێ نەگوێزرا بێتەوە بۆ شوێنی تر مجرد ئازاری زۆرە بێت هەست بە تومنیە کارە بەرموسەڵانی و احتیمالیشە زەختکاتە سەر کۆڵۆنی و نزیفێکی زۆرە بێ بازێکی نزیفیش نابێ ینی بازێک هاتووە هەروە سوتفە بۆ مناڵ منە خۆشێکی خۆم هەبوو لە بەسڕاوە هاتبوو تەنە هاتوو بەس بۆ مناڵ یعنی تووشیانە گرێت هەیە من لێرە خۆم گرەکەم بەرابەر سەرەتان دەرچوو بوو ینی ترانی بازێکی تۆ نازانی ئەو هاتوو ئەڵێ من ڕاستێکی بۆ نەکرێت نازان ئەبێ ئەو گرێ ببرێ بۆ پشکنی. بەڵێ دکتۆرە لە زۆربەی شێرپەنجەکانە دەوترێت بینینی خوێن سەرەکەیترین هۆکارە بۆ ئەوی نەخۆشەکە ئاگادار بێت ئاگاداری تەندروستی خۆی بێت پشکنین بکات بە هۆکاری ئەوەی کە نەوەکو شێرپەنجەی بێت. ئایا بینینی خوێن لە دامێنی خانمەکە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی تووشی شێرپەنجە ببێت شێرپەنجە ڕەحم گرێک ئەتوانین بڵین هۆکارێکە بۆ دۆزینەوەی شێرپەنجە ئەگەر هەبێت ئەوەش لەکێ لە خانمێکە کە خۆی عادەیە وەستێت پێویستەکە هۆشیارتر کە تۆ خانمێکە سووری ماگەنەی وەستاوە تەمەنی لە 50 ساڵ زیاترە چەند ساڵێکە سووری ماگەنەی وەستاوە لە پڕ ڕۆژێک ئاوڕێتەوە خوێنیە یەکسەر ئەوە نامۆیە ئەبێ بێت بچێتە لای دکتۆر سۆنەری بۆ ئەکرێ نازۆری بۆ ئەکرێ کورتاجێکی بۆ ئەکرێنێرێ بۆ زەرع بزانی شێرپەنجەیە بێ لای بەرین بازە جارێ خانمەکە خۆی ئەڵێ نامن هەر ئەبێ ڕەحمەکەم لابەرن و نامێ ئەوە نە چاوەڕێکەم و وەترسم لە مستەقبەلا بێ بە شێرپەنجە بووی لە ئەبێ بەس خانمێکی تر مەرجنی لە گەنجەکانە زۆر دیار بێ گەنجەکان عادی خۆیان هەیە بەزێ بێ بزانێ عادەکەی ڕێک بێ چەند ڕۆژە چەند خایەنێ زۆر ئەشوە کەمە شوە ئەوانە هەمووی دەورە بینێ بۆیە بزانین کە شێرپەنجەیانە ئەوەی کە دیویشمانە شێرپەنجەی ناپۆشی ڕەحم لە تەمەنی گەورە زۆرە لە تەمەنی بچووکە زۆر کەمترە. واتە زیادبوونی تەمەن لە خانماندا ئەمە هۆکارێکی سەرەکی خۆ زیاتر بۆمان باسکەیت تا چەند هۆکارە بۆ ئەوی خانمەکە تووشی شێرپەنجە ببێت گەورەبوونی تەمەن ئەگەنە هەموو ژنێک تەمەنی دەبێ و پیاوێکیش تەمەن هۆکار نییە بەزام لە تەمەنی گەورە زیاتر ئەبێت تۆ تەمەن هەر ئەڕوات هیچ حاڵەتێک هەبووە کە کچێک تەمەنێکی کەمی هەبێت لە 13 ساڵ 14 ساڵ تووشی شێرپەنجە بووبێت زۆر کەم زۆر بەدەگمەن ڕەبی هێلکەدان بە شێرپەنجەی ڕەحم بەدەگمەنە و زیاتر لە تەمەنێکی گەورە زیاتر لە گەورەکانە بەڵێ دکتۆرە گەورەبوونی کیسی هێلکەدان کاتێکە نەخۆشێک کیسی هێلکەدانەکەی زۆر گەورەی و پێویستی بە ئیلاج بەکارهێنانێکی زۆر و دواتریش کە لەلایەن خۆتانەوە بەنەشتەرگەری بۆی لا ئەبرێت یاخود بەنازۆر گەورەبوونی کیسی هێلکەدان تا چەند مەترسی هەیە بۆ ئەوەی ئەو خانمە تووشی شێرپەنجە بکات نەوعی هێلکەدانەکە زانێ شێوازی یەکینەکە کیسەکە و مەرجنی هەموو کیسێکی گەورە سەرەتان بێ بەعکسەوە دائما کیسی بچووک مەترسی زیاتر هەیە کیسی معقدە نامۆیەکە لە سۆنەر سەیری ئەەکەی بەس کیسی زۆر گەورە مەترسی ئەوەی نییە کە یەکسەر ترسم لە سەرەتەنە ئەتەسم بخولێتەوە بە دەوری خۆیە کە خولایەوە خوێنی بۆ ناچێت بە گانگرین ئەتەقەی بێ بە گانگرین ئەو کچ بێ یان ژن بێ مەترسی بێ لەسەر ژیانی
گانگرین ڕەشێ بێتەوە بە خێرایی 24 ساعت بێ بیکەیتەوە عملیات و بە سەریعی مەخ کچمان هەبوو لە 13 ساڵی ئەوەی تووشێ بێ ئەو زیاتر لە کچیشە هەیە من کچ هاتەلام زۆر گەورە بوو بەغدەریەک شووتی ئەبوو 18 سانتیم بوو مەجبور هێلکەدانەکەشم لەگەڵی لابرد چکە خولابەوە ڕەشی کردبوو ئەو شتانە لەکاتە ناچاری پێویستەکە ئەزە خۆی دەرەکەوێتەوە قەبارەی کیسەکە زۆر گەورە بێ زووتر تۆ حەلیکەی من بۆیە ئەڵێم تکایە بۆ کچ بێ بۆ ژن بێ 6 مانگ جارێکی یەک جار ئەتوانێت بچێت سۆنەرکە جارە چێ بۆ ساڵان با یەک جار بچێ سۆنەرێ بکە بەس بۆ خۆی بۆ پشکنینی خۆی بە تایبەتی ئەو کچانەی کە درەنگ شوەکەن یا یەکێک هەستەکە عادەکەی مانگێک باشە مانگێک خراپە بۆ خانمی حەزەکە زووتر بێ ناڕێکی هەموو شتێکی لەبەرەوە پشکنین زۆر گرنگە. دکتۆرە لە کۆتایی ڕێنمایەک بۆ خانمان چی ڕێنمایەکت هەیە بۆ خانمان؟ یەکێک لەوانەی کە تەمەەن بەزایەنەیە بۆ هاوسەرگیری و کە هاوسەرگیریشی کرد خاصن لە تەمەنێکی لە دوای 25 تا 35 محاولە بکە زوو حەملی ببێت چکە بەعزە شتێکە ڕوو ئەیە لە دوای تەمەنی 35 ساڵیوە چی زایفی هێلکەدان چی ئەو گریانە دروستێ بێ زیاگۆش دروستێ بێ بە هەچ هۆیەکی ئیلتیهابەوە بۆ ڕێکانی ڕەحمی ئەگیرێ ئەبێ بەهۆی ئەوەی کە مناڵی نەبێت دوای ئەوە تووشی کێشەی نەزۆکی و مناڵ نەبوون و ئەو شتانە ئەبێت لەبەرەوە تەمەن تکایە بەزایەمەیە. زۆر سپاس دکتۆرە ئامانج ڕەحیم زەنگەنە سپاس بە دەرفەتە. سپاس وایەوەش. ئەزیزانم بەم شێوەیەش پرۆگرامی ئەمڕۆمان کۆتایی پێهاتی و ئەخوازم پرۆگرامی ئەم جارەش سودێکمان گەیان بێ بە ئێوەی ئەزیز بە تایبەتی خانمان و زانیاریەکانمان جێگەی سودی ئێوە ببێت. خواتان لەگەڵ.